ماوەی زیاتر لە هەفتەیەک بەسەر وادەی دابەشکردنی موچەی ماگی پێنجی ئەم ساڵ تێپەڕ بووە و مەترسی ئەوە هەیە هاوشێوەی ڕابردوو دووبارە لەگەڵ بەردەوامی لێبڕینی موچە دواکەوتنیش لە دابەشکردنی دەست پێ بکاتەوە. بەپێی زانیاریەکانی پەیام حکومەتی هەرێم تا ئێستا داهاتی تەواوی دابەشکردنی موچەی لەبەردەستدایە، بەڵام بە دوو ڕۆژ جارێک چەند وەزارەتێک موچەکانیان وەردەگرێن. بەپێی ئەو داتایانەی حکومەتی هەرێم لە ڕێگەی کۆمپانیا دیلۆتەوە پێشتر بڵاوی کردوونەتەوە هەناردەی نەوتی هەرێم 460,000 بەرمیلی ڕۆژانەی تێپەڕاندووە، هەرچەندە گومان دەکرێت ژمارەکە زیاتر بێت. ئەگەر تەنیا ئەو داتایانی خودی حکومەت ناو بەناو لەسەر فرۆشتنی نەوت بڵاویان دەکاتەوە هەژمار بکرێن، ئەوە ماگانە هەناردەی نەوتی هەرێم دەگاتە 13,100,000 بەرمیل. بۆیە داهاتەکە بەسەر و تریلیۆنێک و 100 میلیارد دینار زیاتر دەخەڵێنرێت. بە لێکدانەوەی ئەو ئامارانەی وەزارەتی نەوتی عێراق بۆ مانگی ڕابردوو بڵاوی کردوونەتەوە دەردەکەوێت نەوتی هەرێم بە 55 دۆلار مامەڵەی پێوە کراوە، چونکە نرخی هەر بەرمیلێ وەک بەرپرسان بانگەشەی بۆ دەکەن بە 10 دۆلار کەمتر لە نرخی عێراق دەفرۆشرێت. الحقيقة وزارة النفط في الدولة العراقية وەزارەتی نەوتی عێراق ڕۆژی چوارشەمە 2 تەمووزی 2021 ئاماری فرۆشتنی نەوتی بۆ مانگی ئایار بڵاو کردەوە ڕایگەیاند نرخی هەر بەرمیلەی نەوت بە تێگڕای بە 65 دۆلار فرۆشراوە، بەوەش نزیکەی 6 میلیارد دۆلار داهاتیان کۆ کردوتەوە. هەرچەندە بابەتی فرۆشتنی نەوتی هەرێم بە کەمتر لە نرخی ئاسایی نەوت گومانی زۆری لەسەر و پێشبینی ئەوە دەکرێت بۆ شاردنەوەی داهاتی نەوت بێت، چونکە پێشتر وەزارەتی سامانە سروشتەکان باسی لەوە دەکرد بەهۆی ڕێگریەکانی حکومەتی عێراق ناچارن نەوت بە هەرزانتر بفرۆشن. بەڵام ئێستا نەوتی هەرێم چوارچێوەیەکی یاسایی وەرگرتووە، ئەوەش لە ڕێگەی یاسای بوجەوە جۆرێک لە ڕەزامەندی یاسایی بە فرۆشتنی دراوە. ئەمە جگەلەوەی حکومەتی هەرێم تا ئێستا هیچ بەڵگەیەکی نەخستۆتە ڕوو کە نەوت بە چەند دەفرۆشرێت. ئەوەی هەیە تەنها لێدوانی بەرپرسانی حکومەتە. گەر وەک ئەوەی حکومەت هێرم بانگەشەی بۆ کردووە بە 10 دۆلار کەمتر بۆ هەر بەرمیلە هەژمار بکرێت، ئەوە داهاتی نەوتی مانگی ڕابردوو 759 میلیۆن دۆلار بووە. ئەگەر خەرجی کۆمپانیەکانیشی لێ دەربکات هێشتا لەگەڵ داهاتی ناوخۆدا دەتوانێت موچەی پێدابی بکات. هەروەها لەبەرەوەی حکومەت موچەی فەرمانبەران بە دینار دابەش دەکات و نەوتیش بە دۆلار دەفرۆشێت، ئێستا بەرزبوونەوەی نرخی دۆلار وای کردووە دابینکردنی موچە ئاسانتر بێت، کەچی حکومەتی هەرێم نە بە بەرزبوونەوەی نرخی نەوت و نە بە بەرزبوونەوەی بەهای دۆلار ئامادە نیە موچە بگەڕێنێتەوە سەر حاڵەتی ئاسایی خۆی. بەپێی ئەو داتایانە بێت کە ئێستا لە بەردەستی حکومەتدایە دەتوانێت بێ لێبڕین و لە وادەی خۆیدا موچەی فەرمانبەران دابەش بکات و پارەی پێویستیش بۆ خەرجی دەستکردنەوە بە پرۆژەکان لە بەردەستدایە، کەچی زیاتر لە هەفتەیەک دابەشکردنی موچەی مانگی پێنجی فەرمانبەران بە بیانووی ڕادەزنەکردنی داهاتی هەندێک پارێزگا و نەبوونی پارەی پێویست ڕاگیراوە یان زۆر بە سستی دەدرێت کە ئەوی شێوازێکی نوێیە بۆ نەدانی موچە. حکومەتی هەرێمی کوردستان بە درێژایی ساڵانی ڕابردووش توانای ئەوەی هەبووە کە موچەی فەرمانبەران بێ لێبڕین و لە وادەی خۆیدا دابەش بکات، بەڵام بەهۆی دیارنەمانی بەشێک لە داهاتی نەوت و ناخۆوە موچە خۆرانی لە سادەترین مافی خۆیان بێبەش کردووە.